فریشتە بارام خاوەنی کارگەی شیرەمەنی و بەرهەمی خۆماڵی فریشتەخان. من بیرۆگەکەم لە 2010 لە 700 ماستەوە دەستم پێ کرد ئەم کارگە بچووکەم دانا. ئێستا سوپاس بۆخوا ڕێژەیەکی بەرچاو بەرهەم دروست دەکەم و ئەی خەمە بازار و مارکێتەکانەوە. من بەرهەمەکانم ئەوەی کە لە شیر دروستیکەم لە ماستەوە ماست، پەنیر، دۆ، سیرەژ، کەرێ، لۆرک، فرۆ ئەم هەمووی ئەم بابەتانەی لێ دروست دەکەم. باقی منێش بەروبوومی خۆماڵەکانیشم ترشیات، شەربەتی مێوژ، تەڕەساز، دۆینە ئەمانە هەمووی دروست دەکەم هەر بەدەستی خۆم. مرەباکان بەعام هەموو مرەباکان لە مرەبای گوێزەر و هەنجیر و شووتی ئەمانەش خۆم دروستیەکەم. وەڵی زۆر گرنگە بەڕاستی ئێستا بەروبوومی هاوردەوای کردووە ینی گشتمان نەخۆشی مەڕاست بەس تا ئەتوانی ئینسان دوورکەوێتەوە لەو بەروبوومە هاوردانە ڕووکاتەوە بەروبوومە خۆماڵەکان زۆر باشترە. من هەر لە ڕێی ئەم کارگە بچکۆلە و ئەم دوکانەوە توانیمە بەرهەمی شیری لادێکان لە ژنان وەربگرم و سەغی بکەمەوە لە دوکانەکەی خۆم. بەڵێ من بەڕاستی زۆر یعنی تا ئەم فترە زۆر بەڵێ وەکو ناسرا و نەناسرا بووم. ماسوشتمە نردە مارکێتەکان بەس زۆر سوپاسی ڕێکخراوی فریاگوزاری ئیسلامیەکەم کە توانی هاوکارم بێت. بەڕاستی ینی لە دوای ئەوانەوە من شتەکانم بە ڕێژێکی بەرچاو لە بازاڕەکانە بینرا بەوەش کە توانیم لۆگۆ و ناونیشانی خۆم لەسەر شتەکانم دانێ. دەستیان خۆش بێ بەڕاستی نمونیان زیاد بێ کە توانیان یارمەتی ئێمە بین بەو شێوە. ئەو بەرهەمانەی کە لەلایەن خاتونانەوە ئامادەکرێت زیاتر خواستی لەسەرە. بەڕاستی خاتون زۆر گرنگی بە پاکوتەمیسیە دات لەبارش بەتی شیرەمەنیش پێویستی بە پاکوتەمیسیە. بەڕاست زۆر یعنی ئەبێ حەزەری بکەیت ئەبێ پاکوتەمیز بێ شتەکانت. وەڵی پێیان ئەوەیە بۆیان کە بگەڕێن بە دوای خواردنی تەندروستە بەکاری بێنن.